ئەو کاتتان باش طبعا زۆر دڵخۆش بوو بە دیتنی کاکتۆر دەرێژیدا طبعا لەناو ئەنزاڵی کۆمەڵگەیەکی سەرمایەداریەوە پشتە دەبینین کلێنی لێوان تەڵەقەکانی کۆمەلگا زۆر بەرفراوان بووە ئەوەیە ئەوی پارەی هەبێت دەتوانێت ببێتە ساحێب هەموو شتێکی تەندروستی خۆی بپارێزێ بەڵام خۆی پارەی نەبێ ناتوانێت بیزی بکات. ئاینی ئیسلام لەم کەلێرەدا خۆی دەرباسی کردو لەناو دڵی ئەم کاردایە لە ڕێگەی موەسسەیەوە بۆ هەموو خەڵکێکی هەژار تەنانەت دەورەمەندیش هەموو دەرگاکانی کردووە بۆ ئەوەی گرنگی بە خەڵک بدات. خودای گەورە ئەم شوێنە ئەم کەسایەتیە بەرز بکەون و بڵێن هەربێتەوە بۆ منەتی خۆم. زۆر سوپاس من دکتۆر کامران نەزیر حوسێنم، دکتۆران هەیە لە زانستە سیاسیەکان لە زانستی سەڵاح.